بەداخەوە گەنجی ئێستا زۆر مەشغوڵە بەشتی لاوەکیەوە بەشتی لا بەلاوە یا لەسەر کۆڵانێکا وەسە یا لەسەر سوچێکا وەسە یا لەسر نەگاوەسە قاقا پێەکەنێ و هیچ شتێکی تر ئەم هەموو سەرچاوە باشەشێ بەدەیان کتێبی بەنرخەیە بەدەیان شیرۆک هەیە بەدەیان خەڵکی چاک کتێبی دەرکردەوە بۆ کەی دەرکردو کاکە بۆ ئەوەی دەرکردەوە ئەو گەنجانەی سواری لێ بکەن بەڵام زۆر بەداخەوە من گەنجی ئێستا وا نابینم زۆر لە دواوەی بینم لەوانەیە گوێشیان لە قسەکانمان بێستە دوایی بڵێنەوە کاکەم کاکەی ڕخنە لە گەنجەکانمانەگرێت بەڵام زۆر بەداخەوە ئەوەندەی ئێتیمام بە جل و بە مۆدیێلەکانات نیو ئەوەنە ڕبعێکی ئەوەندە ئێتیمام نایە بە کتێب خوێندنەوە کێتە دەرەوە لە ماڵەوە وا ئەزانێت دنیا بەس ئەو سەعاتەیە کە ئەوی تیاژی ناکاکە دنیا کاتەکانمان بە خۆڕایە ڕوات کاتێک بەسەر بم بەڵام کاتەکە لە تەمانی حزبی منە ئەڕوات بەحقەت ناتوانم من بڵێم ئەو کاتە چۆن براوە بەسەرەوە ینی باز لە چی بێ بۆ ناگەڕێتەوە بێگومان تەلەبە بووین لە ناوەندیە کاتەکانمان بە پیرۆ نایە چون خۆمان مەشغوڵە کرد بە نووسینی شیرۆکی شانۆیی شانێمان تەقدیمە کرد لە ناو قوتابخانەیە لە ئازادی لە ناوەندی ئازادی کاتەکانمان بفڕێن بەڵام ئێستا گەنجەکان ئێستا هیچ خۆیان نەیەوێتە ئەو شتانە دیارە معلومی جەنابتانە لە ڕاستیە زۆربەی کاتەکانی ئێمە بێئیشیە کات بە فیڕۆر خۆ ئێمە تازە لەسایکیان من مخانە نشینم لە دایرانی بڵم کاتێکە بە فیڕۆر دوای ئەوە بەهانی بینە ئێرا و نیۆڕۆ بڕۆین و نان خۆین و بسراحەتێکەکەین و ئەوە هەرە بین و ئەم ناوە پیاسێکی بازار و تەڕێ مەڕێ میوێ شتێکردنی بینەوە ماڵەوە زۆربەی گەنجەکانمان بەتاڵن زۆربەی گەنجەکان مەسەن تەخڕوجیان کورد تەعین نەبوون بەتاڵن ئیشان نییە ئیترەوە تەبان هەم خۆشیان کارەکە بە فیڕۆن و هەم وەکو سەرگەردانیان لێ خاڵێکیان ئەگەر کات بگەڕێتەوە بۆ تۆ تەمەند بگەڕێتەوە بۆ تۆ بگەڕێتەوە بۆ تەمەنی گەنجێتی چی لە کات من تازە کە پیر بووم ناگەڕێمەوە هەزاران خەس و قسوورم ببێخوا وەکو بەبرەکەی پارە ڕوا دنیا بێکارە و بێ ئیشە و هیچ کارێک نییە و سیرەکەی مەسەل شوێنێک نییە بێ لەیدانشی استراحەتێکی بۆ بکەیت تۆمانە بەزێت هێراوە ڕۆیتەوە نانێگە خۆیت و ئەوە تا خەڵ مەکتەب تەواوەکە تاعنی ناکەن لە دایرەکان ئەمێنێتەوانێ کار نییە بێ ئیشە گرانیە هەموو شتێک ڕووی لەم منتیقەیەمە کردووە کاکە گیان نەبوونی بێکاری بەڕاستیە بێتە هۆی کۆمەڵێک زەرەر و زیان بۆ گەنج کە ئەویش بەداخەوە لەناو کۆمەڵگەی کورداوەریە با بڵێن لە وڵاتی ئێمەیە لە شاری سلێمانی ڕێژەیەکی زۆر لە گەنجان بێ ئیشن بێکارن زۆربەی ژیانمان تەرخانەکەین بە شوێنە گشتیەکان وەکو باخی گشتی پارچی ئازادی بەردەگی سەرا بۆ خۆتان دەبینین لەوانەیە بڵم بەلایەنی کەمەوە ڕۆژانە 3 ساعت تا 4 ساعت لێرە دانیشن بە بێکاری بمێنینەوەن بۆیە بینی خەڵک زۆر جار ئەبینی بەهۆی بێکاریەوانێ چەندەها گەنج لە تەمەنی 18 ساڵیەوە بەرەو ژوورتیش ئەبینی دەسەێنە بەر مادە هۆشبەرەکان لەبەرەوەی کە ئەو فەڕاقێکی هەیەی لە ژیانی ڕۆژانەدا ئێوە بەوە پڕی کاتەوانێت ئەبینی لە قورئانی پیرۆزە لە فەرمودە سەحیحەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زۆر چەخت کراوەتەوە لەسەر کات کە کات گرنگە لە لای ئینسانی موسڵمان بە تایبەتی و بۆیە ئەوەیە کە ئاستی تێنەگەیشتنی کەسەکە ئەوەیە کە کاتی بەلاوە گرنگ نییە تۆکو گەنجێک چۆن کات بەسەر دەبێت ناتوانم بەخوا دای لێ ورنەکەم ناتوانم وەڵا دای لێ ورنەکەم سەناگەل ماڵەکە سەناگەل کات وڵا هیچ قسەیەکمان نییە بوو هیچ کات بە فیڕۆ نایە تۆ خەریکی چییە بی وا کات بە فیڕۆ ئیشمانەیە هەمومان خەریکی شوکاری چی شێگەکەی تاقی بەیانیان ئیشمانەیە تاقی دوانی ڕەنج داوامەکەین داوای مەکتەب ئێستا عالێمەوە 10 دقیقە چیم بۆ مەکتەب ئەچی بۆ مەکتەب بۆ نمونەبیری لەوە نەکردو دێ شتێکی تر بکەی ئیشی کاسبینە ئیش شتێکی تر بکەی کات بەسەر نەبەی وەکو چی شتەکە وەکو خوێندنەوەمان تەواو کردووە تاقی بەیانیان هەموو شتێک ئەوەی پێداویستی مەکتەب بێ و لە مەکتەبە داواکرێ بەیانیان ئەیکەین یان شەوەیەکەین دنیا کات ڕاستی
کاتی شیوادانانشم بەس هەتانی وەڕ داوامەیە کات زۆر پیرۆزە و زۆر بەنرخە نابێت لە دەستی بین کاتەکانی بەس بەنسبەت خۆمەوە ئەتانی وەڕ داوامێ دوای نێڕوان هیچ ئیشی بکارێکم وڵی کاتە فیڕانە بەڵام ئەوەشی هەرتیابێ ینی خۆشیەکە بڵێن دۆمینەکەیان قارێکەکەی لەگەڵ برادێرێکتا ئەوەشی هەرتیابێ بۆ کاربەسەربوونی زۆری تیا دوای داوامەوەیە بۆ ئێرە کاتی خۆی بەسەرە بە هەر شوێنەژ هەیە گەنج کاتی خۆی بەسەر بەرێ دوای ئازادکردن پرۆسی عێراق و ئەم ئازادیە بە عکس و ئێستا لە باتی ئەوەی گەنجان بەعام سەرقاڵی ئیشکرد من سەقفێکی زمانیانە بێ بۆ کاتەکانیان جەدول و بەرنامەیەکیانە بێ خشتەیەکیانە بێ بە عکسەوە ئێستا کات کوشتن لە پێناو کاتایە ئەدەبیات و لە شاعر و لا خوێندنەوە نووسانە دوور کەوتونەتەوە بۆ نازانم ئایا زروفەکان وایە ئایا سەردەمەکە گۆڕاوە یاخود جێوشێنەکان هەرێ یاخود کەمی مەکتەبەی عامەیە کتێبخانەی گشتی ئەمانە هەمووی هۆکارە بۆ گەنجانەکە خوبنە چاخان و ئەم شتانە ئەمە کاتی قوانەمان نەبوو هیچمان نەبوو ئەنتەرنێتە تەلەڤیزیۆنە ڤیدیۆیە هەموو شتێکە یعنی ئەو هەموو جەریدانە دەرەچێت قەناعەت کێمە بە دوای جەریدەکە گەڕێمان خوێنان ئەو فەڕەچا گەورەیە بە کتێبەوە مەشغوڵە گەورەترین کتێبخانە لێرە کرایەوە لاولێر کرایەوە کەسیش ناچێت کتێبێک نبینی یەکێک ببینی کتێبێک بخوێنێتەوە گەنجێک نبینی هیوادارم گەنجەکان بتوانن کاتەکانیان نەکوژن بەشتی لاوە کێوانەیە تەکنۆلۆژیا هەیە دەبڕۆ سەیری سەتەلایت کەشتە عیلمیەکان کەشتی لێ فێر بە ئەدەبەوە بە شاعرەوە بە چیرۆکە بەشتە خۆ مەشغوڵکە خۆشترەوەی بێتە ئێرە ئێمە ڕۆی تەمەنمان ئەوە سعاتێک دوو سعاتیشمان تەرخان کرد بە ڕۆژنامەوە یا بە گۆڤارەوانێ ئەبینیت ئەوانی تر فەراخێکی تر ئەبێت لە ژیانی ڕۆژانەماندا ئەو فەراخە ناتوانین نازانین بە چی پڕێکەوەوان بێبەرنامەیی یەکێکە لە هۆکارەکانی فەوتاندنی کاتەکانمان کە ئەوەیە ئێمە خۆشمان بێ و کاتەکانی ژیانمان لەبەرەوە ئێمە لەناو ئەم کۆمەڵگەی ئێمەدا زۆر کاتمان خۆش ناوێت گرنگی پێ ناین دوای دوامەوەی تر تااقەتی شکم کاتەکانم تۆزیێ نەکرد ئەمە خۆی لە خۆیان ناوێنێکی تۆ لە خۆیان کات کوشتنە لەبەر تۆ بەرنامەیەکردنیە لەسەر بەنامەی ڕاهات بەس پێویستە بەڕێی من کات سقلێک و قورسایشی خۆی هەروەکو زەمن وەکو قوتار وایە کە ڕۆی ناگەڕێتەوە دانانی ڕێز بۆ کات شتێکی زۆر گرنگە بۆ هەموو تاچیشی کۆمەلگایە نە کۆمەلگای کوردی عام هەموو بەشەوێ لەبەرەوەی تۆ بەچی ژیان دەڕێگەکەی بە تەنزیمی کات بەڕێخستنی کات بەڵام کات لێرە سێرەکە هەمووی بە دەرەڕوا جناب وەکو دوکانی سعاتێ داناوە لای تۆ کات چی ئەگەێنێت لای کات لای من زۆر مقدسە ئینسان ئەگەر کات بفیڕۆ بە معنای زۆر شت لە دەزەیە دنیا کاتە کات نەبوونی بێکاری بەڕاستی ئەبێتە هۆی کۆمەڵێک زەرەر و زیان بۆ گەنج کە ئەویش بەداخەوە لەناو کۆمەڵگەی کورداوەریە با بڵێن لە وڵاتی ئێمەیە لە شاری سلێمانی ڕێژەیەکی زۆر لە گەنجان بێ ئیشن بێکارن لایەنی شیکە گەڕێتەوە بۆ سەر حکومەت ئەم گەنجانی کە لێرە بێکارن بێ ئیشن زۆربیان لەوچێ شادێکی بەرجیان هەبێیان تاعین ناکرێن یان کاتێک نییە کە خۆیان پێوە مەشغوڵکەن لە دایر و داوامەکانە پێم وابێ گەڕێتەوە بۆ حکوومەتیش کە ناتوانێت ئەم گەنجانە تایم کات لە ڕاستە ئێمە من وەکو خۆم لە زانستە شەرعیەکان خوێندومە دەمەحەت و دوای ئەوە تا ئێستش بەڵێنیان پێداون کە تاعینمان کرد بەڵام تا ئێستا هیچ دەنجێک نییە نزیکی ساڵێکە بێت حکوومەت ئەوە یەکەم ئەرکی سەرشانیانەکەوە وەکو باوکی ئەو میلەتە وەکو کەسێک کە هاندەریان بێت بەڕاستی پێویستە لە سەریان وایان لێ بکا کە وڵاتیان لا خۆشەویست بێ کاتیان لاگرن بێگومان زۆر نەو کەسانی کەوا شەهادەیان هەیە بڕوانامەیان هەیە بەڵام وەک پێویست دایان نەمەزراون تەنانەت بە عەقدەکانیش دایان نەمەزراون عەقدەکان ماوەیەکی کاتیە دوایی هەڵەوەشێتەوانێ لەبەرەوە بەڵێ ئەوە هۆکارێکە بۆ بێکاری بۆ ئەوەی کەوا
ئەبینیت ئەو کەسە چەند ساڵە هەوڵەیە خۆی ماندوو ئەکا بەڕاستی لە دواییدا ئەو بڕوانامەی کە هەیەی بەڵێنی ئێنێ کە تاعینیکەن بەڵام هەتاوەکو ئەو کاتی کە ناوی شنووسی و چاوەڕێژ ئەکات بەڵێنەکەشان نابەنە سەر. بێکاری بەڕاستی بێتە هۆی کۆمەڵێک زەرەر و زیان بۆ گەنج. کاتێک بەسەرا بم بەڵام کاتەکە لە تەمانی حزبی منە ئەڕوات. ئایا زروفەکان وایە؟ ئایا سەردەمەکە گۆڕاوە؟ دنیا کاتە کات کاتمان خۆش ناوێت گرنگی پێ ناین. ئێمە ڕۆی تەمەنمان